هاندان و فێرکردنی خوێندکارانمان لە فام بە بنیادنانی پرۆژەی نوێی زانستی ئەرکی لە پێشینەی ئێمەیە بۆ خزمەتی وڵات و پڕکردنەوەی پێداویستەکانی بازار بە خۆشحاڵیەوە ئەم ساڵیش بەدەیان پرۆژەی نوێی زانستی لە فیستیڤاڵی یادی نیشتیمانی پێندی ئادار توانای فام و خوێندکارانتان نیشان دەدەین. گۆڕانکاری گەورە لە گەشەپێدانی نیشتیمان تەنها لە ڕێگای زانستەوە بەدەست دەهێنرێت. لە فام هەموو هەوڵێک خۆمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی باشترین پرۆژەکانمان پەرە پێ بدەین. من و هاوڕەکانم لە فیستیڤاڵی یادی نیشتیمانی پێنجی ئاداری شاری ڕانگەی دەروازەی ڕاپەڕین. پێشوازیتان لێ دەکەین بۆ بینینی دەیان پرۆژەی بە سوود و نایابی خوێندکارانی پەیمانگای فام. چەندین بیرۆکەی نوێی زانستی دەکەینە خەڵاتی یادی نیشتیمانی ڕاپەڕین. لە فام ڕاپەڕین زانستی دروشم و ئامانجی هەمومانە.